دوو زۆر دژەخۆرمان هەیە، دژەخۆری فیزیایی و دژەخۆری کیمیایی. دژەخۆری فیزیایی ئەم دژەخۆرەیەکەوە ئۆکسیدی زینک و دوانۆکسیدی تیتانیۆمی تێدایە کە تیشکی سەر و بنەوشەی سنووردار دەکات لەلایەن پێست و یارمەتیدەرە بۆ ڕنگدانەوەی تیشکی سەر و بنەوشەی جۆری ئەی و بی. دژەخۆریش کیمیایی ئەم دژەخۆرەیەکەوە تیشکی خۆر هەڵدەمژێت و لە ڕێگەی کارلێکێکی کیمیایەوە دەگۆڕێت بۆ گەرمێکی زامەخش و پێستیش فڕێ دەداتە دەرەوە. و هەروەها سوودەکانی دژەخۆر چین؟ پێست دەپارێزێت لە تیشکە زیانبەخشەکانی خۆر و هەروەها ڕێگری لە سوتانی خۆر دەکات و پیربوونی پێشوەخت و ئەگەری توشبوون بە نەخۆشەکانی شێرپەنجەکەم دەکاتەوە پێکهاتەی پێست باشتر دەکات و شێداری دەکات. و هەروەها هەڵبژاردننی دژەخۆر بە پێی جۆری پێستی خۆمان دەبێت. ئەگەر هاتوو پێستێکی چەورت هەبوو دژەخۆرێکی چەور بەکاردێنی، ئەگەر پێستێکی وشکت هەبوو دژەخۆرێکی وشک بەکاردێنی کە مادەی شێدارکەرەوەی تێدا بێت. و هەندێک حاڵەتمان هەیە کە بەشێکی ڕوخساریان چەورە و بەشێکی ڕوخساریان وشکە، ئەوە پێویستە تێکەڵەی هەردوو دژەخۆر بەکاربهێن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.